ئەفەرمێ خوای گەورە قەراری دا پیاوێک 100 جەڵدی لێ بدرێ لە ناو قەبرەکەیە. کابرا زۆر هاواری کرد، زۆر پاڕایەوە، زۆر ڕجای کرد. خوای گەورە فەرمی ئەو 100 بکەن بە یەک. کردیان بە یەک و لێیاندا کە لێیاندا هاوارێکی کرد، قیژە و هاواری زۆر بەهێز و بەقووەت. دوای کە تەواو بووت یا ڕەبی خوایە بەس بزانم بۆ چیم کردبوو لە دنیاە. پێیان فەرمووتیان تو نوێژێکت کردووە بەبێ دەستنوێژ لە هەموو تەمەندا، نوێژێکت کردووە بەبێ دەستنوێژ و بەلای مەزلوومێکیان تێپەڕێت دیفاعت لێ نەکرد. کابرا زوڵمی لێکرا، تو ئەدووتت بدا دەست قەبان کڵاوەکەی خۆتۆ حەقت نەبی لە خەڵک لێدەن لێ نادەن، حەزێتێتن زوڵمی لێکەن، چی لێکەن چی ناکەن. ئەوەت کرد بۆیە ئەم عەزابەتمدا. واتە دەستنوێژ گەورەیە، دەستنوێژەکەن دەستنوێژت نەبێ خوا قەبوڵی ناکات نوێژەکەت و نوێژەکەشت کە قەبوڵ نەکا سزایشت ئەدا، بۆیە ئاگال لە خۆت بێ. و ئەوەش بزانە ئەگەر دەستنوێژت گرت